مێژووی هونەری بەندبێژی مێژوێکی کۆنی هەیە لە نێونەتەوەی کورد بێچێت لە هونەرە کۆنەکان دادەنرێ. ئەم هونەرە سەرەتای سەرهەڵدانی لە نێو ماڵەکاندا بووە، دواتر پەرەی سندووە و بۆ دانیشتنی گەورە لە بۆنەکاندا. دوا بە دوای پەرەسەندنی هونەری بەندبێژی چەندین هونەرمەندی کورد ڕۆژانە لە بۆنە تایبەتەکان بەندیان دەگوت و دڵی هەوادار و ئامادەبوانیان خۆش دەکرد. لە دانیشتەکانی ئەوسا هەموو تەمەنێک چێژیان لەو هونەرە وەردەگرت. بە جۆرێک مێژووی هونەری کوردی دەوڵەمەند کردبوو. ئێمە لەم پرۆگرامە دەمانەوێت باسی بکەین، ئەویش لە دوای ساڵی 2000ەکانەوە لەلایەن چەند کەسێکەوە ئەو هونەرە بە شێوەیە گۆڕدراوە بووەتە شەڕە جنێ و شەڕە تەقە و تەنانەت لە چەندین دانیشتن ڕووداوی کوشتن و بریندارکردنیشی تێکەوتووە. بابي خوسم ناسا هزار كوچا او كسي وتانيا بشينا كاكا نادا ابا بابا دايا تليتو تاجي لدا ابا بابا دايا تاجي محلي رمزانة تنايا وبين اجوانا اشتمو مبكشي وثمن العام دانيشا وثمن العام دانيشا في وفا مبكشي لقد دنيت تنكرت مكملت كشي أنا لي دقر ميلي بينا ريك جامبي وثينا أي هتاكل واي في شق ريك جامبي ثقينا